سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە. ئازیزان بە ئەڵلقەیەکی تر لە بەرنمەیەکی تایبەت بە کۆنگرە هاتوینەتەوە خزمەتان. ئێوە هەروە خۆتان ئاگادارن کومیتەی ناوەندی کۆمەڵە بڕیاری دەرکردنی بەڕێوەبردننی کۆنگرەی هەژدەی کۆمەڵی کردووە. ئێمەش لە تلڤیزیۆنی کۆمەڵەوە زنجیرە بەرنمەیەکمان کە دوێنێ باسیشمان کرد تایبەت بە کۆنگرە ئامادە کردوە کە دوێنێ ئەڵلقەیەکیتان پێشکەشکرا لەگەڵ کاک حەسەن ڕەحمان پەنا. بۆ بەرنمەی ئەم ڕۆژمان میوانداری کاک جەماڵ بزۆرگپورین ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە تا پێکەوە باس لە جێگاوشۆن و بابەتەکانی پەیوەندیدار بە کۆنگرەی هەژدەی کۆمەڵەوە بکەین و قسە و باسێکیشمان هەبێت. هیوادارم کە بتوانن ئێوەش تا کۆتایی لەگەڵمان بن. کاک جەماڵیان سەرەتا بە خێراتنت پێ دەڵم زۆر سپاس بۆی کە بەشداریتان لەم بەرنامە تایبەتەدا کرد. ئێمە لە بەرنامەی پێشوشدا کە پێکەوە بوومان و دوێنێش لەگەڵ کاک حەسەن قسە باسمان کرد نامانێ بچینەوە سەرم پرسیارانە باسمان لە ئەوە کرد کە لە هەلومەرجێکی سیاسی و کۆمەڵاتیدا کۆنگرە بەڕێوە دەچێت. خۆشتان لە بەرنمەیەکدا لەگەڵ من باست کردووە. پێم خۆشە پێم بڵێ کام ئەرگەلێک بەستنی کۆنگرەی پێویست کردووە. پێم خۆشە بزان پێویستیم کۆنگرەی لە چیدا بوو لێرەوە باسکی بوومان. ڕاستەکەی بەستنی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە ئەوە کە باست کرد پێشوش بەیەکەوە قسەمان کرد لە بەرنامێکی تردا ئیتر گەشت بووە ینی تەبدیل بوو بە زەرورەتێکی سیاسی و زەرورەتێکی تەشکیلاتی. ئیتر هیچ بەهانەیەک یا هیچ مەسئلەیەک نەیدەتوانی لەوە زۆرتر کۆنگرەوە دواقات. ئەوەڵەن بە لەحاز سیاسیەوە ئێوە بۆ خۆشتان دەزانن کە ناوچەکە بە گشتی و ئێران و کوردستان لە بەردەم ئاڵوگۆڕدایە و بەم لە حازەوە ئێمە دەبوو تێڕوانینی خۆمان لەبەر ئەم تحولاتە جارێکی تر نوێ بکەینەوە. مەبەستم ئەوەیە بڵم کە بۆ معنای نییە کە تا ئێستش ئەومان نەکردووە. کۆمیتە مەرکەزی کۆمەڵە هەموو جارێک تێکۆشاوە کە ئەو تێڕوانینەی خۆی بخاتە بەرباس و لێکۆڵینەوە تەلاش بکات جوابێکی ڕۆشن جوابێکی دەرخۆر بە وەزعیەتی ئێستا بداتەوە و ئەرک و وەزایفەکانمان دیاری بکات. بەڵام کۆمیتە مەرکەزی ڕاستەکەی ماوەی بەسەر چوو و دەبوو ڕێگا بکاتەوە بۆ ئەوەی کە تێڕوانینی تر بەنسبەتی ئەوزا ئەحواڵی سیاسی بەنسبەتی ئەو تحولاتەکە لە جامعەدا هەیە و ئەرک و وەزایفەکانمان چۆن دەبێت چۆن دەتوانین خۆمان لەگەڵ ئەو تحولاتی نێو کۆمەلگا ڕێک بخین دەبوو ڕێگا بەوە بکاتەوە و کۆنگرە ڕێگایك بوو بۆ ئەو مەسئلەیە ڕاستەکەی کە تێڕوانینی جیاواز ئەگەر هەبێت بێتە ئەو کۆنگرەوە لەو کۆنگرا خۆی عنوان بکات خۆی مەترەح بکات و نەهایەتەن کۆنگرە بڕیاری لەسەر بدات. بەم معنایە دەمەوێت بڵم کە زەرورەتێک بوو و ئێمە دەبوو ئەو فرسەت و مەجالە پەیدا فراهەم بکەین و ئەوەی شوێنێک نەبوو بەغێرە کۆنگرە و لەو کۆنگرەیەدا تەبیعەتەن ئەرکی سەرەکی کۆنگرەیش ئەساسەن ئەوەیە تێڕوانینی ئێمە بەرامبەر بەو ئەوزا ئەحواڵە چۆنی دەبینی بەرەو کوێ دەڕوات و لەو لەژێر تیشکی ئەو تێڕوانینە بتوانین ئەرک و وەزایفەکانی خۆمان بۆ دەوری داهاتوو دەستنیشان بکەین و بەو لە حازەوە تەشکیلات خۆی نوێ بکاتەوە و بتوانێت ڕەهبەری خۆی هەڵبژێرێت. بەم معنایە ئەرزم کردی کە نەدەکرا لەوە زۆرتر ئێمە ئیدامێ بدەین ینی وەدواخستەکەی ئیدامە بدەین دەبوو ئەو کارە بکەین ئەوکو زەرورەتێک مەترح بوو بە لە حازی تەشکیلاتی شۆ زەرورەتی بوو هەوە کە ئەرزم کردن ئەم کۆمیتە مەرکەزیە ماوەی بەسەر چوو بوو ئەوەش دەلایلەکانی مە هەموو جارێت تێکۆشاوین کە تەوزیح بدەین بۆ هاوڕیانی ئەندام دەلایلەکەی تەوزیح بدەین قابلی قبولیش بووە تا ئێستا بەڵام ئیتر وجودی بازە کێشمەکێش و اختلافات لە نێو خۆی حیزبی کۆمونیستی ئێرانە کە تەئسیر و کاریگەریشی لەسەر کۆمەڵە بوو ئەمەی وەدوا خست بوو و هەوڵ و تەلاشی ئێمە بۆ ئەوەی کە بتوانین هاوڕیانی کۆمیتە مەرکەزی حیزب بۆ قەناعەتە بگەینین کە بە پێی زەرورەتی سیاسی و پێی زەرورەتی تەشکیلاتی ئەوانش هەستن بۆ بەستنی کۆنگرە بە نەتیجە نەگەیشتر ئێمە درێژەدان بە وەزیەتەمان
بەلازم نەدەزانی وە پێمان وا بوو کە مجازنین لەوە زۆرتر ئێمەوە دوایخین بە تایبەت ئەرک و وەزایفێکە ئێمە لە دەستوری کاری کۆمەڵادا دایدەنین یا کۆنگرە دەبێت داینێت و نەقش و دەور و جێگای کە کۆمەڵا دەبێت لە بزوتنەوەی شۆڕشگەرانی کوردستانە هەی بێت کولەن ئەمە ئێمەی بەرەو ئەوە گەیان کە دەبێت ئەو کۆنگرەیە ببەستی و بچینە پای ئەو کۆنگرەیە و بۆ دەلیلا پێمان وایە کاوە ئەرکێکی مهمە بۆ ئەو کارە دەبوو ئێمە ڕێگای فەرعیکردنەوەی ئەو گێرۆکێشانە کە بەحاڵ تەسیریشیان بوو لەسەر کار و فعالیت ئێمە ئەوە بخینە لاوە فەرعی بکەینەوە کۆمەڵا هێندە دەرگیری ئەو گێرۆکێشانە لەناو حیزبی کۆمونیستی ئێرانە نەبێت بەلحازی ئەوە بتوانێت خۆی لێ بکێشێتە دەرەوە و زۆرتر ئینەرژیەکەی وە زۆرتر ئیمکاناتێکێتی لە خزمەت بۆ کارەدا بێت کە خۆی بۆ تعریف کردووە خزمەت بۆ کارەدا بێت کە ئەرکی سەرشانیەتی لە خزمەت بۆ کارەدا بێت کە ئەمڕۆ بزوتنەوەی کوردستان لەگەڵی ڕووبەڕوە وەکو گرایشێکی دیاریکراو لەم بزوتنەوەیدا بتوانێت جوابی پێ بداتەوە مێژوو ناوەستێ لەسەر ئێمە پێویستی بەوە هەیە کە ئێمە هەمردەم بە خوێندنەوەی دروست بە قەناعەتی دروست لە وەزیەتەکە خۆمان لەگەڵ وەزەتی تازە تەطبیق بدەین کۆنگرە مەجالێکە بۆ ئەوە تێڕوانینی جۆر بە جۆر بێن خۆیان مەترح بکەن و نهایەتەن بڕیاری لەسەر بدرێت و بەم لە حەزەیشەوە کۆمەکە کا بۆی کە ئەو گەرە و کێشانە ئیتر دەست و پێگیر نەبن و بکەوێتە حاشیەوە و کۆمەڵا پتر لە جاران ئامادە بێت بۆ ئەوەی کە ئەرک و وەزایفی سیاسی خۆی وەکو جریانێکی مەسئولە لە بزوتنەوەی شۆڕشگەراندا بەرێتە پێشەوە زۆر باشە کاک جەماڵ پێم خۆشە بزانم گرنگی ئەم کۆنگرەی بۆ خودی کۆمەڵە چییە؟ ڕاستەکەی من نامەوێ بەڵام کە گویا کۆنگرێکی فۆقڵعادەیە یا تایبەتیکی کۆنگرێکی ڕوتینە بۆ ئێمە دواکەوت ئەوش بە دلیلی ئەو گەرۆکێشانێکە لە نێو حیزبی کۆمونیستی ئێرانە بوو دواکەوت تەسیر و کارگەریشی لەسەر کۆمەڵە بوو بەڵام کۆنگرێکی ڕوتینە قەرار نییە لەو کۆنگرەدا هیچ معجزەیەک بکرێت ئێمە لەسەر ئەو سیاست و جەهەتگیریانە کە هەمومان لەسەری پابندین جارێتر دەخینەوە معڕەزی قەزاوەت جارێتر هەڵسەنگانی لەسەر دەکەین و بڕیاری لەسەر دەدەین بۆ معنایە دارە ئەم کۆنگرەیە تێدە کۆشێت تا ئەوجێ مەجال هەیە تا ئەوجێ ئیمکان هەیە بە لەژێر تیشکی ئەو جەهەتگیریە عمومیانە کە هەمانە ئەو استراتیژیە کە هەمانە بتوانێت ئەمە بە لەبەر چاوگرتنی ئەو تحولاتە لە جامعەی ئێران و کوردستان ئەمە زیندووتری بکاتەوە ئەمەلی تری بکاتەوە ممکنتری بکاتەوە زەمینی تری بکاتەوە و بتوانێت ڕێگا و لە مهمتر بزانێت کە گرایشی سۆسیالیستی لە بزوتنەوەی کوردستانە بە کامە ڕێگە ئەتوانێت مەسیری بەرەو پێشچوونی خۆی بۆ دەستەبەرکردنی ئەو بیست و داخوازانە کە ئەمڕۆ لە کۆمەلگای ئێران و کوردستانە هاتوونەتە ڕوو بتوانێت ئەوانە جواب پێ بداتەوە کەوابوو بە معنایەک کۆنگرەیەکی عادیە بەڵام لە شرایەتێکی نەعادی داخەریکە بەڕێوە دەچێت نەعادیەکە چییە؟ ئەوەڵام بە لەحاظی سیاسی و جامعە لە حاڵی کوڵاندا ئەمە بۆ خۆی مەسەلەیەکی مهمە لە من دەپرسی ڕاستەکەی پێم وابوو دەبێت زۆر زۆر تێش کۆنگرە بکرین بۆ پێم وایە جریاناتی مەسئول دەبێت زۆر زووتر هەمیشە تێبکۆشن خۆیان نوێ بکەنەوە خۆیان تازە بکەنەوە بە نسبەتی ئەو وەزێتی تازە بتوان ڕێگا ببینەوە بە پێ ئاڵ و گۆڕێکە دێتە پێشەوە بەنابەری جەماڵ تایبەتمەندیەکانی ئەم کۆنگرەی لە چاو کۆنگرەکانی پێشوو پێدوا هەیە خەریکەوە بڵم کە یەکێکیان ئەوەیە وەزەتی سیاسیە کە بۆحرانێک کە جمهوری ئیسلامی تووشی بووە ئەوە ئەگەری بەرامەدی شۆڕشگەرانە لە ئێران و هەروها لە کوردستانیش ئەگەرێکی جددیە و ئێمە خۆمان بەوە تعریف کردو کەوایە ئەگەر ئەگەرێکی جددیە چ دەکەین چۆن دەتوانین تەقویەتیکەین چۆن دەتوانین نەقش و کاریگەری ئەو بزوتنەوەیە
وا پەرەبستێنێت ببێ بە هێز ببێ بە ئالتەرناتیو و بتوانێت شرایطێک فراهم کات کە ئالتەرناتیوەکانی تر ئوفۆقی سیاسی تر نتوانێت سەیتەرە پەیدا بکات و ئاوات و ئارزوی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لەژێر ژێر دەست و پەیوەند ببێت تەجروبەی انقلاباتی پێش و تەجروبەی مبارزاتی پێش و هەمومان پێ دەڵێ تۆ ئێستا یەک لەحظە بچۆرە ساڵی 57 ئەوەڵین شتێک وەکو فعالێکی سیاسی چی بیرەکەیتەوە بیرەکەیتەوە ئەوە جامعە ئاوایە ئەوە خەریکە مەسیری خۆی دەڕواتە پێشەوە تۆ چ دەکەی خەریکی خۆت دەبی یا هەموو ئینەرژی و توانی خۆت خەریکەوە بزانی بە کام ڕێگە ئەو بزوتنەوەی دەتوانی شکڵی پێ بدەی و بتوانی تەقویەتی کەی ئەمە بە نظری من ئەرکێکی مهمە ئەمە دیارە هەمیشە بووە بەڵام کوتم بە لە بەرچاوگرتنی وەزعەتی سیاسی ئێستا لە ئێران و کوردستان ئەمە بەرجەستگی پەیدا کردووە و بڕوای من جریانێک کە خۆی بەو جامعە و متعلق کردووە دەبێت جوابێکی ڕۆشن بەو مەسەلەیە بداتەوە تەنیا سادرکردنی ئەحکام و ئوسول و ئەوانە فایدەی نیە دەبێت بزانی کە لەژێر تیشکی سیاسەتەکاندا چۆن ئەوە ئەدۆزیتەوە و چۆن وەک لە کام ڕێگە ئەتوانی ئەو بزوتنەوەی تەقویەتکە ئەمە یەک تایبەتمەندێکی تیش ئیشارەم پێکە ڕاستەکەی ئێمە بە دەرەجەیەک تەئسیر و تەئسیرمان وەرگە لەو گێر و کێشانە ئەی دەبێ بەخرە تاکەی تر هاوڕانی کمیتە مەرکەزی حزب سەرڕاهەوڵ و تەلاشی ئێمە بۆ ئەوەی کە کۆمەککەن ئەو گێر و کێشانە بخینە جهەتێکە مانەی کار و فعالەتمان بێ زۆر بەداخەوە هاوکاریان نەکردین بەڵام ئەساسنامەی حزب ئەو مەجالەی بۆ ئێمە هێشتێتەوە کە کۆمەڵە هەستێت ئەوەندەی کە مەجای هەیە ئیمکانی هەیە هەستێ بۆ ئەوەی کە زەرەرە دێبەبەری پێ بگرنیتر کۆنگرەی حزب جارێ فعلەنەوە ماوە تۆ بزانین هاوڕانی کمیتە مەرکەزی حزب چی بڕیارێکی لەسەردەن بەڵام بە هەریا ئەگەریش بڕیان ئەندامانی حزب چی بڕیارێکی لەسەردە بەڵام ئەوەندەی بە ئێمە دەگەڕێتەوە تا ئێستاشی کۆنگرەی ئەساسنامەی حزب زۆر بەڕۆشنی و وازعی ئەو مەجالەی کردبوو بۆ کۆمەڵە وەتەبوو لەو مەجالەی ئیسفادە دەکەین بۆچی بۆ جوابدانەوە بەو نیازە کۆمەڵایەتە بەو ئەرکە کە هەمانە و ئەوە نەدەکرا مەگەرەوەی کە ئەو گێر و کێشانە کە تەئسیر و کارگەریان لەسەر کۆمەڵەوانە فەرعی بکەینەوەی تر مزاحمی کارمان نەبن و گرفت لە کاروبارەکانان نێنە پێشەوە ئەمە بە بڕوای من تایبەتمەندی ئەو کۆنگرەیە کاک جمال بە نەزەری تۆ جێگاوشوونی کۆمەڵە لە چاو ئەو باسیێم نیازانت کرد کە لە کۆمەلگادا هەیە باسیێم بزوتنەوەکانت کرد جێگاوشوونی کۆمەڵ لەکوێدایە لەم بزوتنەوەنەدا پێ دوایە ئەوەی کە پێویست بووە کردبێتی وڵا ڕاستەکە زانین چۆنە کاکە ئەمیگیان واقعیەتێکی غەیرە قابلی ئینکار ئەوەیە کە کۆمەڵە لەگەڵ بزوتنەوەی شۆڕەشیارانی خەڵکی کوردستان گرەی خواردووە دەلیلەکەیشی ئەساسەن دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە سەردەمیەوەی کە بزوتنەوەی شۆڕەشیێرانی کوردستان جا ئێمە دوایی ئەوەوە بزوتنەوەی مقاومەت بەرامبەر بە هێرشی جمهوری ئیسلامی مقاومەتێکی توودەهی بوو خەڵکی کۆردخویست و داخوازیان بوو جمهوری ئیسلامی پەلاماری هێنا سەریان خەڵک چوونە پای مقاومەت چوونە سەنگەری مقاومەت دارە ئەو سەردەمە مەسەڵەن مەسەلەی خۆدموختاری ببەخشن مەسەلەی خۆدموختاری ئەمدە بوو لەو سەنگەرەدا بەرامبەر بە هێرشی ینی منزور مەسە توودەی و کۆمەڵە خۆی بەو جەریانە توودەیە بەو مقاومەتە توودەیە گرێدا لە ئەوەی پێدەڵم بزەنگای تاریخی لە مەقاتەیەکی تاریخیە زۆر جریانجی چەپبوون لە کوردستانە لە ئێرانە کە زۆر قەویتریش بوون لە کۆمەڵە ئەو مەقتەعە بەڵام بە دەلیلی ئەوەی کە ئەمەیان لە حاشیەوە بەرخورد پێکرد ناتوانانی ئۆجێک و پێگە پەیدا بکەن و ئەمە گرەی خواردووە کۆمەڵە بە مەسەلە و تەنیا ئەوەش نییە زۆر مەسایلی کۆمەڵایەتی تێژتر هەن کۆمەڵە لە توولی فعالێتی خۆیدا بە نسبەتی کە جامعەی کوردستان گۆڕاوە مەسلەی کرێکاران ویست و داخوازی کرێکاران لە ڕاستیانە مەسلەی ژنان مەسلەی ژینگا و زۆر مەسایلی کۆمەڵایەتی کۆمەڵە هەموو جارێتی کۆشاوە خۆی بۆوانە و گرێ بدەن بەڵام کاک ئەمیگیان ئەمە واقعیەتێکە بەڵام واقعیەتێکی بەرگەشت پەزیریشە ئەمە نابێت سەرینی خاتر جەمی بخینە سەرمان ئەگەر کۆمەڵا لە سەردەمێکی دیاریکراودا ئێقدامێکی ئینقلابی و شۆڕەشگەرانەی کرد بۆ وەسڵبوونەوەی خۆی بۆ مقاومەتە و بزوتنەوەهای کۆمەڵایەتی کە لە جامعی کوردها بەم دەلیلە پێمە وجودی گرایشێکی تر لە جنبشی کوردستانە پێماوە بزوتنەوەی شۆڕەشگەرانەی کوردستان بەڵام ئەمە ئەزەلی و ئەبەدی نییە خواخر جامعە لە حاڵی ئاڵوگۆڵێت تۆ ئەگەر ئیمڕۆ نەتوانی و تەلاش نەکەی بۆ ئەوەی کە
ئەم مەسیرەی کۆمەڵە کە لە ڕۆژی ئەوەڵەوە دەستی بێت جەهەدگیریەکە ئەوە ئیدامە نەدەی و نەچیتە پای ئەوەی کە لەگەڵ ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانە کە لە سەتی جامعدا ڕێگەی ئرتبات گرێ خواردن لەگەڵ ئەوانە دۆزیەوە دەتوانێت دەکەویتر گرایشاتی تر ئۆفقی تر بەسەر دەزاڵ دەبێت ئەچێ دەژێت چتری وەدەی با بخۆی نەبووە اتفاق نەکەوتووە تەزمی شدە نییە بۆیە دەڵم بەم زەمینە واقعیە کە کۆمەڵە هەیەی ئیمکانی ئەوەی هەیە کە بتوانێت لە ئیدامی فعالتە بە شەرتێکیان خوێندنەوەیکی دقیق و خوێندنەوەیکی ئیمڕۆی و خوێندنەوەیکی واقعی لە وەزیێتەکە بێت ڕێگاشی بۆ ببینەوە چۆن وەختی خۆی خوێندنەوەیکی واقعیمان بوو بۆ مەسئلەکە وتمان خەڵکی کورد دەچێتە مەقاومەت ئێمە دەبێ بشینە مەقاومەت ئێستا خەڵکی کورد خەڵکی کوردستان خەڵکی ئێران چوونەتە مەقاومەت بەرامبەر بە جمهوری ئیسلامی دەی ڕەوشەکەی دەزانی بەڵام دەبێت ڕێگەکەی بدۆزینەوە ڕێگاکە بدۆزینەوە پێم وایە لە کۆنگرەدا ئێمە دەبێت ئەوانە بخینە بەر منژ پرسیارم کرد حتمما لە کۆنگرێدا هەڵسەنگانێکی وردیش لەسرم باسە دەکرێت کاک جەماڵ چاوەڕوانیتان لەم کۆنگرەیە چییە پێتان وایە بۆ وەدیهێنانی ئەم چاوەڕوانیە ڕێکارێکتان گرتوۆتە بەر ئەڵا ڕاستەکەی تا ئەوجێ بە ئێمە وەکو مەسئولی بەرگوزاری ئەم کۆنگرەیە بێت دیارە بە پێی ئەساسنامەی حزبی بە پێی هەموو موازینی حزبی تا ئێستا ئەقداممان کردو هەر تێکۆشایی منتەبق لەگەڵەوە بچێتە بەرەوە لە عین حاڵە ئامادەکاریشمان بوو کردووە لە نەزەر خۆمانەوە وەکو کۆمیتە مەرکەزی بەباحسی جددی دێنین مەترحی دەکەین لە سەتی کۆنگرەدا دەخێنە بەر معرەزی قەزاوەتی هاوڕێیانی نوێنەر هەر کەسی تر هەر شتێکی تێبینی و یا شتێکیشی بێت مەترحی بکات یا تێڕوانێنێکی تریشی بێت مەجای ئەوەی هەبێت مەترحی بکات و پێمان وایە ئامادەسازیمان بۆەوە کردووە لە بەرچاوگرتنی ئەو تێڕوانینەی خۆمان وەکو کمیتە مەرکەزی هەستاوین بەوەی کە زۆر باشەوە تێڕوانینایە چ دەکرێت بەرامبەر بە یەکی هەموو مەسائلێکە لە ئەمڕۆی جامعەی کوردستانە ئێران بەگشتی و بە تایبەت کوردستان کە حوزەی فعالێتی ئێمەیە تێکۆشاوین ورتر بچینە ناو مەسئلەکە مەسەڵەن بۆ نمونە دەڵم مەسائبی ئیجتماعی چین ئێتیادە چۆن بەرخورد دەکەین بە ئێتیاد یەکێک لەو گێرە و کێشانە کە ئێمڕۆ لە سەرجە مەسەلەی ژینگەیە چۆن بەرخورد دەکەین بە ژینگە و یا باقی مواردەکانی سە وەختمانیە من لەسەری بڕۆم دانە بۆ بتوانین هەرکی خۆمان بۆ لە حازانەوە دیاری بکەین کاک جەماڵ بابینە سەر پرسیارێکی زۆر گرنگ هەروە بخۆشت ئاگاداری ئەو بە پێکەنینەکە تا دیارە پرسیارەکە پرسیارەکە لەسەر ئەو نامەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا نێوە نامەیەکتان نووسی بۆ عزا ینی داخلی بوو خۆشتان ئاگادارن ئەم نامەیە لە زۆر سایت و تۆڕۆ کۆمەڵایەتیەکان فەزایەکی پڕ لە بوختان و پڕ لە تەوهین و بەتایبەت هەم دژ بە کۆمەڵە دژ بە کۆنگرەی هەژدا پێم خۆشە بزانم ئەم هەرە ئەم هاتوو هاوار و هەنگەمەیە لەسەرچی بوو پێم خۆشە بزانم ئێوە چیتان هەیە ئەم نامەیە تەوزیحێکمان بۆ بدەن چۆن بۆ نامێ بەڵێ کاک ئەمیر حساسێتەوە بوو نامێت چون تۆ نووسی بوت یا هەر نازانم بەیانی دەتوانم تۆزەحی بدەم بەڵام ئەگەر ئیجازە بدەیت با ئەوە بڵم کە ئەو نامێکی داخلی بوو من دوایەوەی کە ئەو ڕەفیقانەمان هاتنەوە بۆ کوردستان ئەو تێدا ڕەفیقانە کە منتەسەبن بە کۆمیتەی ئیجرایی هاتنەوە بۆ کوردستان بابزانم بە فاصلەی 24 ساعت ئەگەر ئیشتبانەکەم کۆمیتە مەرکەزی بە منی وت کە دانیشتنیکان لەگەڵ بکە و بزان ڕفقانە بۆ هاتوونەتەوە ئاوا بەو شکڵە هاتوونەتەوە سەرزەدە و بێ ئیتلا و پێویستی بۆەوە نەدەکرد سعاتی 12 شەو یەک دەها دەڵێنەوە هاتوون ئەخر دەبێت ئامادە سازی بۆ بکەیت باحەڵ ئەوە زۆر لەوە گەڕین دێ من چومدانێ لە ڕەفەکان قسەم کرد تمی قسەکانی من ئەوە بوو کە جادوایی باسی دەکەم ئەوە بوو کە تەلاش بکەین هەرچی بووە بوو ئێستا بە نەزەر دەگات هاوڕێیانی کۆمیتە مەرکەزی حیزب مەسئلەی ئینشعابیان لە کۆمەڵەوە جملە لە حیزبیش قەتعی کردوێتەوە بەم ڕەفتارەکە کردیان و
ئەستا کە قەتعی بووەتەوە هیچ شتێکی تر نەماوە ئیتر قسەکردن لەسەرەوەیگە چیە کردی و چێ نەکرد و خەتای چێ بوو خەتای چێ نەبوو فایدەی نییە تر بەنابەرین با ئەم مەرحەلەی ئاخرە کە ئیتر جیاییەکەیە بە پێ سونەتەکانی کۆمەڵە ببینە پێشەوە و لە فەزایەکی ئارام و ڕەفیقانەدا بتوانین ببینە پێشەوە بۆ ئەوەی کە بتوانین ئەو کارە بکەین ئەو بە تەبلیغ و بە تەرویج ناکرێ خواخر دەبێ فەزاکەی بۆ ئارام بکەین فەزا ئارام بوو و دەرنەتیجە لەو فەزا ئارامەدا ئارامیش بەرخۆرد بە قەزیەکە دەگەی بە پێ سونەتەکانینەوە کۆمەڵە چۆن بووە ئەوە ڕەفتار دەکەیت و دەچیتە پێشەوە جابی مەسەلەکە دێتیتەوە وای پێ دەڵێن جیاییکی لەم ڕۆژانەدا باوە جیاییکی متەمەدنانە دەبێتە پێشەوە و بە بڕوای ئێمە دەبێت بۆ ئەو کارە بکەین و من لەگەڵ ئەو ڕەفیقەمان قسەم کرد گوتم دەبێت ئێمە ئەو شەرایطە فراهەم بکەین لە شرایطێکی تردا بەهاتنەوەدا نوعێک تەشەنج دروست دەبێت دروست بووە ئەوە مناسب نییە بۆ ئەوەی کە ئەوە فراهەم ببێت ئێمە داوامان ئەوەیە ئێوە شرایطی ئینتقالی خۆتان بۆ شوێنێتە فراهەم بکەن ئێمەش هەر ئیمکانێتێک و ئاسانکاریکمان بێت لە خزمەتە ئەوەش بەدەست ئێمە نییە ڕاستەکەی دەوڵەتێک هەیە لە دەوڵەتی هەرێمی کوردستانی پێ دەڵێن ئێوە دەبێت ئێرتباتیان لەگەڵ بگرن مزاکران لەگەڵکەن خۆتان بە هەر ناوێکەوە پێتان خۆشە بە هەر جەهەتێک کە هەتانە لەگەڵیان مەترح بکەن ئەوان بڕیار بدەن و لە شوێنێک مستەقرتانکەن و هیچ مانعێک نییە و دەتوانین ئەو کارە بکەین وەبوتیشم هاوریان بەم نوع ڕەفتارە کە ئێوە کردان بەم نوع چونکە ئەو وەختە شایعی ئەوە بۆ تعدادە تریشان هەم بەڕێک بەڕاستی سەش نازانم دێنی هەنای نازانم وتم بۆ ئەوەی کە ئەو فەزا ئارامە ڕابگەین لوتفەن جارێ دەسڕاکرن مەکەنەوە کار وەبوتیشم بۆ ئەوەی کە ئەم ئێمە دەڵێن متەمەدنانە جیابینەوە بۆ ئەم فەزا ئارامە دروست ببێت ئێمە بە سەحمی خۆمان چیمان پێویست بێت و لە نەتیجە داوامانەوەی ئەوەش هەستن بە ئەرکی خۆتە یەکتەرەفە نییە خواخر دەبێت تێبکۆژین هەردووکمان کە ئێستا جیاییکە قەتعیە هەردووکمان ئەو فەزایە دروستکەین ئێوە چ دەڵێن ئێمە وا دەکەین ئێمەش بە ئێوە دەڵێن ئەوەش کۆمەک بکەن یارمەتی بدەن یەکێک لە خاڵە گرنگەکانی ئەوەیەکە استقراری ئێوە لە نێو ئێمەدا بە دلیلی و ئەوڵم بە لە حازی قانونی مە ناتوانین ئاشکرایە جگەلەوە بە لە حازی ئەمەلیشەوە تەجروبەکان ئەومان پێناڵێ مناسب نییە نە تۆ کارت پێ دەکرێت نە من کارم پێ دەکرێت تۆ دەبێ احتیاجت بەوە هەیە لە شوێنێکی ئارامدابی بتانی کاروبارەکانی خۆت بە باشی بەریتە بەرەوە وهروەها منشی احتیاجم هەیە تۆ بە کاری خۆت منیش بە کاری خۆ بۆیە خواشم لێکردن کە ئەو کار بکەن وەک بتیشم ئەگەر بێت و ئەو کارنەکە معناوە مەسئولی نائارامیە مەسئلە کێیە ئێوە ئەوە کاکڵی قسەکانی بوو بەخۆیان دوایش بۆ هاوڕێ بۆەوەی کە هاوڕێیانی ئۆز لە جەریاندا خراپ بکەن ئەینی ئەوەی کە لەگەڵ ئەو ڕەفیقا مەترەحم کرد ئەینی ئەوەم کرد بۆی کە هاوڕانی ئۆزمان ئاگدار ببن لە مەسەلەکە نامێکی داخڵی بوو ئیتلاعیە نەبوو خۆ من دەزانم فەرقی نامێ داخلی بۆ هاوڕێ خۆم دەنووسم لەگەڵ ئیتلاعیە فەرقی هەیە بەڵام متاسفانە ئیشتبای کە من بووم ئەوە بوو کە تشخیصی ئەو وەزیەتەم نەدا کەمە داخلی نامێنێتەوە و پەرە دەسێنە بەڵاوە ئیشتبا بوو واگەر ئەو ئیشتبایم نەکردای حتمما بە لەحنێکی تر دەنووسی بەڵام مەزمونەن هەر ئەوە بوو و ئێستاش پێم وایە مەزمونەن هەر ئەوەیە و ئەخیرەنیش ئێمە لە جوابێک کە داومانێتەوە بە هاوڕیانی کمیتەی ئیجرایی هەر ئەو داوایان مەترح کردو هەر زۆر بە ڕۆشنیش ئەوانەمان وتو بەڵام کاک ئەمیر بوو ئاوا نامەیەک ئەوە زل بووە و پێم خۆشە ئەوە باسکەم ئەم ڕەفیقانەی ئێمە بە دوای کۆنگرەی 16 جاری پێشویش باسمان کرد جەمعێک بوون کە ئامادە بە قبولی مەسئولە لە کۆمەڵان نەبوون بە حاڵ بەخواش و تەمە ناگەڕانەوە نەمان دەزانی و پێمان حیف بوو بەڕاستی و جەمە ڕەفیقی بۆ لە کۆمەڵەدا نەبن ساڵهای سال لە کۆمەڵا بوون بۆ نەبن
ئیتر بە حاڵ بەخواش و تەمەنا و ئەوانە گەڕانەوە بەڵام دەستە جەمعی گەڕانەوە لە کۆنگەرەی حەفدەدا ئەو کارە دیسان تکرار بووە و ئەو ڕفیقانە دیشان دەستە جەمعی ئەو سەفەرەی پێش و باسی تۆپەڵ ئەرێ بە دەستە جەمعی کشانەوە لە کاری کۆمەڵە لەوێش هە زۆر خواش و تەمەنامان کرد حاضر بوون بە دەستە جەمعی بێنەوە یەکێک لەوانم بۆ خۆم بووم لە ئەوڵەوە موافقی بووم بە دەستە جەمعی بێنەوە هیچ بەرنامەیەک لە کاردا نەبوو حیف بوون ئەو ڕفیقانە لەگەڵ نەبن هەڵێ بووی بەڵام دوایی متوەجه بوون کە باشە بۆ خۆیان ناخەنە مەعرەزی قەزاوە لەوێ داموت من شخصم بەش بە حاڵی خۆم لەوێدا متوەجه بوو ئەی باشە بۆ هەر دەستە جەمعی ئەو کارە دەکەن ئەتە بوو دوایی کشامەوە لەو نەزەرەی خۆم دەی کشانەوە لە مەسئولێتی کۆمەڵە کشانەوە لە تووری ئەو ماوەشدا و گێر و کێشانە ئیدامە پەیدا کرد بە تۆری واقعی من جاری پێشوش باسم کرد لە نێو بە چارتی تەشکیلاتی کۆمەڵە ئەوەی کە تێدا ڕفگان لە کۆمەڵەدا بوون و نەقشیان بووە و دەوریان بووانە معلومە زۆر کەسی تریش لەناو کۆمەڵەدا بوون نەقشیان بوو تەسیریان بوون کاریگەریان بەڵام انتخابی سیاسیەیتر بەڵام تا ئەو جێ بە کاری چارتی تەشکیلاتی دەگەڕێتەوە مە بەو معنایە دەزانم تەسیر و کاریگەری بوو بەڵام بۆ معنایە هینمان نەبوو گەڕ و کێشەمان نەبوو بەشی هەرە زۆری ئەندامان بە چارتی تەشکیلاتی لە تەشکیلاتی ئەلەنی کوردستان وە لە تەشکیلاتی ناوە ئەو سیاست و جەهتگیریان تەئید دەکرد کە کمیتە ڕەهبەری نمایندگی دەکرد دروست یا غەڵەت وایە بەڵام ئەم ڕفیقانە بەپێ ینی ئەمەلەن خۆیان پێیان لە کۆمەڵە بڕە بەو سیاستەوە بڕوای من سیاسەتێکی ئیشتبا بوو ئێستش بۆ خۆیان متوەجه بوون کە بڕان لە کۆمەڵە ئیشتبا بوو باشە کاک جەماڵ بۆچی هەر دەبێت بە دەستە جەمعی بێن و بە دەستە جەمعیش بکشێنەوە ئەوە کاری ئەمە چی؟ بڵێ لەسەری قساکەم ئەگەر ئیجازە بدەیت ئەوە ئیدامە بدەم کە بەدوای ئەوە کە کێشەکان ئێتەگەیشتە مەقتەعێ دەبێت جیابینەوە خۆم ڕفیقانە دەزانن لە حیزبی کۆمونیستا بێ کۆمەڵە چ دەکەن ئەخە کۆمەڵە بێ حیزبی کۆمونیست حیزبی کۆمونیست بێ کۆمەڵە ینی ئەو جێگۆ پێگەی نییە هەموومان دەزانی ئەو ڕفیقانە زۆر باش دەیانزانی حیزبی کۆمونیست کە کێشەی تایە و جیایی خەریکە تیا سوورەت دەگرێت ئەوان ناتوانن تەنیا بە ناوی حیزبی کۆمونیستەوە بکەن حیزبی کۆمونیست پەرچەمەکەی بەرزکردو بەهانەیە نیشانە کۆمەڵەیە و ئەوان دەبوو ئەو جیایی خۆشیان بە ناوی کۆمەڵەوە سەبتکەن چۆن سەبتی دەکەن خۆ لە کۆمیتە مەرکەزی کۆمەڵەدا یەک تاقە بەشەریش تەیدین مەسەڵەن ئەو جەهتگیرە تەید ناکە لە تەشکیلاتی ئەلەنی بەشی هەر زۆری ئەندامان قاتەی ئەندامان تەیدی ناکەن لە تەشکیلاتی ناوە مەربوط بە کۆمەڵایە موردی تەید نییە دێ بەڵام دەبوو بگەڕێنەوە ئەم ئینشەعابەی خۆیان بە نێوی حزبنا بە نێوی کۆمەڵەیشەوە بکەن چۆنی دەکەن دەبوو بێنەوە ئەو بەو شکڵە بێنەوە کە هاتنەوە کافی نییە دەبوو ڕابگەینن ئیعلامی کەن کە بابە کێشە تەنیا حیزبی کۆمونیست نیە هی کۆمەڵەیشە بۆیە نامەیەکی ئاوا بەو مەزمونە دەبێت پیراهەنی عوسمان و دەرنەتیجە جەنجاڵێک ساز دەکرێت شرایطێک بە وجود دێنن کە نیشان بدەن ئەمە حیزبی کۆمونیست نییە و ئێمەش لە کۆمەڵە داهین ئەو ئیشکاڵە کە پێشوو بوو خۆیان لە کۆمەڵە کێشاوە و لە کۆمەڵە جێگە و پێگەیکیانە بە پێ کارتی تەشکیلاتی ئێستا وانە یعنی ئەمە هەمیشە ئەومان دەگوڵ دانوێ نیشان بدەن ناوانە ئەوە لە کۆمەڵەدا هەیە ئەوەی هەڕەشەمان لێ دەکەن ئەو نانیان لێ بڕێوین ئاویان لێ بڕێوین ئەوەی خەریکن دەمان کوژن ئەوە نیە خەریکە ئیمکاناتمان پێ نادەن ئەی هاوار داو بێتە و دەرنەتیجە فەزایەک دروستە بێت جەمعێک ئاگاهانە وەکو جەریاناتی کۆمونیزمی کارگەری بوونە تۆپخانەی ئەو مەسەلە بە کارنامەیەکی زۆر نامناسب کە خۆیانە خەریکن ئێمە نەسیحەت دەکەن ئارام باشیت تەشەنج فراهەم نەکونی نازانم ئەو جۆرەشتانە و جەماعاتێکی زۆر ئینسانایەکی دڵخۆش نیگەران دەکات یعنی ئەو فەزایە کە دروستی دەکات فەزایەکی کاذبە بۆچی بۆ هەدەفێکی دیاری کراوە هەدەفەکە چییە بابە تەنیا حیزبی کۆمونیست نیە کۆمەڵەیە و ئەوان بەو شکڵە دەیانوێت ئەو بە مخاتبینی خۆیان ئەلقا بکەن ئەگەر چی جێگەیانی بەڵام نێتوانن کۆمەڵیش ئاوالێ بکەن و دەنجە فەزای دەوە هەموو کەس بەشێک ئاگاهانە بەشێکیش بە بڕوای من لە ڕووی دەسۆزی و دوای دەکەون
نیگەران مەبن نازان نیگەرانی دوورسەکات ئەوە مەکەن ئەوە مەکەن کاکەگیان کە بینە دنیای مەجازی لە دنیای بینە دنیای واقعی چی اتفاقی کەوتو ئەو ڕفیقانە هاتوونەوە خۆ گلەیمان لیان هەیە ڕفیقی 40 ساڵی ئێمن بابەگیان یەک تەلێفۆن ئەرێ کاک فڵان کەس دێمەوە ئیشێک کارێک شتێک چ مشکلێک بوو ئیجازە نادەم ئیجازەی فرودگای سلێمانی بە من نییە ئەوە نیە هاتوونتە ژوورەوە مەسئلە ئیجازە بوو کایە لێرە کار دەکەن یا کار ناکەن خۆ ممکنە کمیتە ڕەهبەری بە دەلایلێک وەڵک هاوڕان ئێوە سازمان نادەم بەڵام هاتوونەتەوە استقراریان پەیدا کردووە لە مەحەوەتەیە کە حفاظە شودەیە استقراریان پەیدا کردووە ئیمکاناتێک کە من هەموو ئەو ڕفیقانە هەیەە هەموو ئیمکاناتی ئەوەی کە لازم بێت من ئیسفادە لەکەم و ڕفیقانی ئیسفادە یەکەم یەک جۆر نان دەخۆین یەک جۆر ئەخ دەخۆین یەک جۆر نەفەس لە هەوایەک نەفەس دەکێشین هیچ ممانعەتێک لە ڕفیقانەدا نیە ئەو نیگەرانیە واقعی نییە بەڵام مەجازیە بۆ مەجازیە بۆ ئەوەی کە ئەو هەدەفێ ڕەفیقەکان بپێکێت و ئەو فەزا دروستکەن گویا ئێستا ئەوە ناو کۆمەڵەدا ئاژاوەیە و خەڵک نەسیحەتمان بکەن بەڵێن کاکە ئارام بن و ئەوە مەکەن و کاکە کێ ئارامی چی بن یعنی ئەسن چی اتفاقی کەوتووە هەموو ڕەفیقانە عەزیزی ئێمەن خۆشەویستی ئێمەن بەڵام تەسمیمیان گرتووە تەسمیمێکی انتخابێکی سیاسییان کردووە خۆیان بە حەقدار لە کۆمەڵە دەزانن ئەمە حەقە دەبێت لەگەڵ واقعیەت بخواتەوە تا متحقق ببێت پێشوش ئیشارەم پێکە زۆر کەس خۆی بە حەقدار لە کۆمەڵە زانێ شەڕ لەسەر ئەوە نییە واقعیەتەکە ئەوەیە ئەو ڕەفیقانە ئێستا دەبێت بۆ ئەو حەقی خۆیان ئیمکانات و مەلزومات فراهم بکەن ئیمکانات و مەلزوماتەکە بە دەلایلی قانونی بە دەلایلی واقعی لێرە ممکن نییە بۆ ئەوەی کە فەزاکە ئارام بێت و متەمەدنانە بچێتە پێشەوە خواهشمان کردووە لە ڕەفیقەکان من هەر بەم لەحنە قسەم کرد خواهشتان لێ ئەەکەم ئەو کارە بکەن بۆ ئەوەی کە بتوانین ئەو پرۆسی ئاخریش بە باشی بەرنە پێشەوە بەڵام تۆ دەبینی چه فەزایکیان دروست کردو ئەم مەزمونی قسەکانی من و ئەگەر مەسەڵەن وتم واقعان خۆ دەکراگە بمزانیایە ئەوەیە بە شێوەیەکی تر دەمنووسی بەڵام هەرەوە ناوەڕۆکێرەوە بەڵام ناوەڕۆکەکەی هەر ئەوەیە واقعان ئەمە کتومانە و ئێستش ئەومانە ئەوەی وا پێداڵن تەشەنووش دەست پێ کرد تەشەنووش لە فەزای قسەکەی من واقعی بوو من ئەو نەقشەم دیبوو و بۆ تەقابل لەگەڵ ئەو نەقشەوەیە بۆ ئەوەی کە بیخەم مشکل دروست نەبێ بۆ جیاییەکە قەری بۆ قسانم دەکرد و بۆ ڕەفیقانم وت هاوڕێیان مەکەن بەڵام تەشەنووجەکەیان تەشەنووچی خۆ نییە لێرە مەسەڵەن هەستی بۆ یەکتر ئەو ئەوە کراوە لە فەزای مەجازیە کرا وتم ئەدەی ئاگاهانە پەرەی پێدەن ئەدێکیش لە ڕووی دڵسۆزی و ئەو جۆرشتانەوە دێن بەداخەوە متوەجێ ئەوە نین بە بۆ لە سنتی کۆمەڵەدا نییە ئەوە لە ڕەفتاری ئێمەدا نییە و دەبێت بە شناختێکە هەیە لە کۆمەڵە ئەو زەرفیەتەی ئەو توانەی ئێستاش هەیە کە بتوانێت هەموو حرەکەتێکی ناخوازە لە نێو خۆیان کۆنتترۆل بکات و ئەوەش دەکەین قسە کراوە ئازا هاتوون نامەیان نووسیوە من ئەوە دەرک دەکەم بەو ڕەفتارەکە ڕەفیقەکان کردیان نابێ زۆر ئەوەی بکەن ڕەفیقەکانی تەشکیلاتی ئەمە لە کوردستان نیگەران بوون گلەیان لێ هەیە ئەمە چ شکلەکە ئەمە چ شێوەیەکە فەزا چێ دروستان کردو نیگەران بوون مۆردی سەباڵ قەراریان نەکرد و دەستیان کرد بۆ خۆجۆش ئەوە ئەندامان قسەکانی من دەبیسن بڵێن وانە خۆجۆش دەستیان کرد بۆی کە باشە کاکی گیانبایمە قەرن ئاعترازەکان پێ بڵێن بۆی کە مشکلێک نێتە بەرەوە ئەم فەزایە بە ئارامی بەرینە پێشەوەن داوایان لەکەین لە شوێنێتتر مستەقەر بن لە خزورەتێکە تەنان نیمەی شایمە متوەجێ بووین کە ممکنە ڕێقەکەمان ناڕاحەتگا بەرمان پێکرد وتمان کاکەتەوە یعنی گەرەکمە بێژم کە فەزایی کە ئێستا لە دنیای مەجازیدا دروست کراوە فەزایکی واقعی نییە ئەوەی کە واقعیە لێرە ئەوەیە کە ئێمە تەلاش دەکەین و ڕەفیقانە لە فەزایکی ئارامدا متقاعد بن بەوەی کە ئەو پرۆسەیش بە ئەنجام بگەین باشە کاک جەمال نەخۆت ئەرگە خۆتان باستان کرد هیچی واقعی نین ئەوەی کە لە فەزای مەجازیدا بڵاوی دەکەنەوە ئەم فیقانەی خۆمان هەرو جۆرەی کە بۆ خۆت کتت ئێمە چی دەخۆین هەرەوە دەخۆین ئێمە
لە کوێبین هەل لە شۆنمان هەموو شتێکمان وەکویەکە ئەم ڕفیقانەمان دەست بە قەڵەمێکی باشیان ئەوە ناتوانن ئەم فەزایە ئارامکەنەوە ناتوانن مەسەرەن هەر لە دنیای مەجازیدا نەخێر ڕفیقەکان ئەم شتێکی ئێوە دەیڵێن واقعیە نییە ئەو شتە غیرە واقعیە یا مەسەرەن لە نێو شار ئێمە شوێنمان هەیە مەسەرەن ئەمنیەتی بۆ ئەمنیەتی نییە مەسەرەن ئەمنیەتی ئەم ڕفیقانە بۆ نەپارێزراوە مەسەرەن ئەمانە بۆ زەق دەکرێتەوە ڕفیقانی خۆمان دەتوانن ئەم تەشەنوژە بخوێت زۆر بەڕاحەتی دەتوان بەڵام نەکەن هەرچی تەشەنوجەکە لە فەزای مەجازیە زۆرتر بێت هەرچی نیگەرانیەکان زۆرتر بێت نامەیەک لە شوێنێک ببیرن قسێک ئاسە ممکنە دوایی لەم قسانێ من و تۆ ئەوە بکەن هەرچی ئەوانە زۆرتر بێت بە قازانجە بۆ چونکە ئەو ڕفیقانە دایانەوە بە ناوی کۆمەڵەوە ئینشعابەکەی خۆیان جێبەجێ بکەن بۆ ئەوەی کە بەناو ئینشعابەکان بەنانە بە ناوی حزبی کۆمونیستیان بە ناوی کۆمەڵە بکەن نیازیان بەوە هەیە احتیاجیان بۆ فەزایە هەیە بۆیە من ئەو ڕۆژە باسم کرد کاکە گیان کاکە ئەمیرگیان ئێمە وتم کۆمەڵا و قدرت و توانەی هەیە کە بتوانێت تشکیلاتی خۆی بە باشترین شێوە ئیدارە بکات و نایڵێ هیچ مشکلێک بۆ ڕفیقانە بێتە بەرەوە بەڵام کاک ئەمیر ئەوامنی جمهوری ئیسلامی بێکار دانیشتون چ لە فەزای مەجازیە و چ لە فەزای واقعیە بێکار دانیشتون من ئەوە لەگەڵ ئەو ڕفیقەمان مەترحم کرد ئەوەی کە من کوتم مەسئولیەتەکەی لە پای خۆتانە مەسئول ئەوە بوو کە بابەگیان بۆ ئەوەی کە مەجال نەدەین بۆ ئەواملە بە تایبەت ئاملی جمهوری ئیسلامی کە ئێستا هاتوۆتە سەرخەت و بە تۆری واقعی تەلاش دەکات کە بە پێی ئەخبار و ئیطلاعاتێک کە گەیشتە دەستی ئەمە خەریکە کار دەکات بۆ ئیجادی تەشەنج بۆ کارێک بۆ ئەوەی کە شرایەتی نامەطلوب بخڵقێنێت دەکاکە باوان نەبێت هاوڕێیان بۆ بەرگرتن بەوە بە بەرگرتن بە تەوتەعگەری جمهوری ئیسلامی بۆ بەرگرتن خاڵەتی ئەو هاوڕێیان با فەزاکە ئارام بکەینەوە فەزاکە ینی فەزاکە نەناو تەشکیلاتی ئەمەدا ئارامە بەڵام فەزاکە ئارام بکەنەوە ئارام بکەنەوە بچین باقی کارەکەمان بکەین ئەستەش هەر ئەوەیە ئەستەش هەر ئەوەیە ئەو ڕفیقانە دەتوانن کارە بکەن بەڵام بۆ نایکەن چونکە بەشێکە لە نەقشەیەکە هەیەە نەقشەی ئەوان ئەوەیە کە بە نێوی کۆمەڵەوە بە هەر جۆرێک بۆ ئەو خەتا ئیستراتیژیکە کە پێشتر کردیان خۆیان لە کۆمەڵەکشانەوە سەدایان بەم شقڵە جوبرانی کەنەوە و متاسفانە زۆر یەک لە دۆستانی متوەجێنی و ئەوە نایکەنەوە نایکەن دوای ئەو هەموو قسەیە کاک جەماڵ پێم خۆشە بزانم ڕێگا حەل چییە بە بڕوای تۆ ڕێگا حەل چییە ڕێگە حەل ئەمە وتم لە نامێکێشا کە نووسیمانە بۆ هاوڕیانی کمیتەی ئیجرایی ڕێگە حەل ئەوەیە کە هەر ڕۆژی ئەوەڵ وتمە ئێستش ئێژین جا ئەو ڕۆژە مەسەڵەن ممکنە من هەر مەزمونەن هەر ئەوە بوو ئێستش هەرەوە هاوڕیان ئەوە ئینتخابی سیاسی خۆتان کردو ئینتخابی سیاسی ئەوەیە جیابوونەوە لە کۆمەڵە و حزبی کۆمونیستی هەرە جا ئێستا ئەوان بەرعەکسەکەی دەڵێن باخە ئەوەش بنینە ئەولاوە ئیتفاقەکە کەوتووە جیایەکە قەتعی بووەتەوە بۆ خۆشتان بارها و بارها وتوتانە بتفاقم بە پێچەوانەکە ئێمە هەموو کتومانە بابا ئختلافەکان زلمەکەنەوە بابا لەوە گرایشی لێ دروست مەکەن بابا ئیجازە بدەن بابا قەیناکە کەسێ مخالفە با قسە بکە گۆرە بابا ئێشتا ئەم ئینشعابە مەشروع نییە زوو دڕەسە بە پێچوانەکە ئێمە هەمیشە وتومانە بەڵام میتە ڕفیقانە بارها و بارها لە دەگەن ئینشعاب قەتعی ئۆکێ دێبا ئاخرەکەی بە باشی بەرینە بەر بۆ ئەو کارە هیچ ئەمە هیچمان پێ ناکرێ بەڕاستی ئێوە تەشکیلاتێکی ترن وەکو هەموو تەشکیلاتەکانی تر لە ئیتفاق کەوتووە جیایەکانی تر ئیتفاق کردە لە نێو ئەحزابی جۆر بەجۆرە ئەوڵین کارتانەوەی تەماس لەگەڵ حکوومەتی هەرێم بکرد خۆتان معروفی کەن و تە بە هەر جۆرە خۆتان پێدان باشە و جێگەی ئستقرارتان لەوان داوا بکەن نە لە ئێمە ئەمە ئێمە نییە ئێمە ناتوانین بیبەخشین دەوڵەتی هەرێم لێمان قبول ناکە حیزبێکی تر لە پەنای خۆمانادانی لێمان دەپرسێت و ئێمە با تۆجبۆیەکە لێرن تبقی زابتەی ئەوان عمل دەکەین دەی لوتفە ئەمە دروست یا غەڵەتەکەی بێستێت بەڵام لوتفەن ئێوە بۆ ئیستقرارتان لە کوردستان بۆ ئیدامەی فعالیەتان لە کوردستان ڕێگایەکتان نییە بچن ملاقاتی دەوڵەتی جێگەتان پێ بدەن لەو مەسیرەدا و دوایی بۆ ئستقرارتان و بۆ جێگرتان
ئێمە ئەوە من لێرە بە مەسئولیتەوە دەڵێم هیچ مشکلەیەکمانە لە هاوکاریکردن لەگەڵەوە لە اختیاردانی هەر ئیمکاناتێک کە مەسن پێم وایەکە ئەوەندەی کە ئیمکاناتەوە ئەوەندە بۆ ئاسانکاریتە ئەو تعدادە ڕەفیقانە ئەچیکیان پێویست بوو بەڵام ئەگەر ئەو ڕەفیقانە ئەوە نەکەن دەخۆبیتر نابێ ئینتزاریشیان بێت کە مەسەن ئەو فەزایش لەولاو دروستیان کردووە سازمانیان داوە بۆ هەدەفە دیاری کراوە دەئیتر بۆیە دەژمە هاوڕیان ئەگەر متوەجی دەستێوەردانی ئەواملی دەوروبەرنین ئەو شتە تەوەجوویەکی پێناکەن دەیتر دەبێ بەڵام هەم ڕوو بەوان هەم بەڕوو بە جاما بێژم ئەو ڕفقانە بەڕاستی خەتابارن هەل لە هاتنیانەوە خەتایان کرد هەتاکو ئێستێشکە ناچنە پای شتێکی واقعی وە شتەی کە ڕێگایەکتر نییە بەغێرەز ئەوە نەچنە پایەوە خودت خەتابار نیتر ئەوە مابوو. کاک جەماڵ من پێم خۆشە وەکو پرسیاری ئاخر دوای کۆنگرەی هەژدەی کۆمەڵە ئەم ڕفیقانە کە جیابوونەتەوە لێمە ئەکسەریشیان لە بەشی کۆمیتەی مرکزی حزبدا سێ چوار کەسێک نەبێت دوای کۆنگرەی کۆمەڵە چی دەبێت کۆنگرەی حزب دەگیرێ ئەم سێ چوار کەسە کۆمیتەی ئیجرایی بەڕێ دەتوانن ینی کەفایەت دەکا بەم سێ چوار کەسەکە لە بەشی ئیجراییدا دەمێنەوە ئەوکردنەوەک ینی ئەگەر حقیقەتە نا دوای ئەوە بە بڕوامی تەکەوێتە ئێمە ڕاستەکە بۆ نەمان کرد کاکە خۆ دەمانتوانی بە لە حازی حتا قانونی شۆ دەمانتوانی بەڵام بۆ نەما کرد چونکە پێمان وا بوو ئەوە ئینشعابەکە قەتعی دەکاتەوە توان لێ گەڕێبا ڕەفیقەکان کە مەسئولین بە بۆ خۆیان دیسە کە وای لاتوە و ئینشعابەکە قەتعی بووەتەوە ئەو ڕەفیقانە تەسمیمیان گرتووە بۆ کارە و ئەستایتەوە لە دەستی ئەندامانی حیزبدا ئەوە لە کۆنفرانسی دەرەوەی وڵات و بڕیاریان داوە کە دوایی هەڵوێست دەگرن و ئەوەها پێش وایە لە کۆنگرەی کۆمەڵەدا لەو بابەتۆ قسە بکرێت و ئەندامان بڕیاری پێویستی لەسەردا چه بڕیارێک من بەڕاستی ئێستا نازانم ینی دەزانم بەڵام حەز ناکەم باسی بکەم بۆ نەزەری خۆم بەڵام ئیجازە بدەین هەر بەپێ ئەو بڕیار و قرار و بڕیانە کە پێشوو درراوە ئەمەلکەین کۆنگرەی کۆمەڵە بگیرە ئەگەر ئیتر ئینشابەکە قەتعی بووەتەوە ئەو ڕفیقانە ئینتخابی سیاسی خۆیان کردووە بەبەتە بەداخەوە بەڵام ئیتر واقعیەتەکە هیچیشی لەگەڵ ناکرێت دەیە وەختەیە ئیتر ئەندامانی چونکە کۆمیتە مەرکەزی حیزب نامێنێت جگەل لە 4-5 کەسیان دەبێت ئەندامانی حیزب بڕیار لەسەر داهاتوو سەرنوشتی حیزبی کۆمونیستی ئێران بدەن. زۆر باشە کاک جەماڵ من پرسیارێکم نییە ئەگەر خۆتان لە ئاخریدا دەتانێت نامە قسێکم نییە بەڵام فقط شاید تەکیدە لەسەر قسانی ئێستامە گەرەکمە بێژم بە هاوڕێیانم بە هەموو دۆستان و ئەزیزانی کۆمەڵە بە هەموو کەسانە کە دڵسۆزن خەمخۆرم بۆ کۆمەڵە وەڵام سپاسیان لێ بکەم کە ئیساری نیگەرانیان کوتە بەڵام بزانن کە کۆمەڵە بۆ لە حازەوە زۆر سنەتێکی جێکەوتوی هەیە تاوجێ بە ئیرادەی ئێمە بگەڕێتەوە بە تەسمیمی ئێمە بگەڕێتەوە ناڵین هیچ مشکلێک بێتە بەرەوە لاینی حاڵیشە داوامان ئەوەیە کە ڕفیقەکان دوای ئەو دنیای مەجازیە نەکەون واقعی نییە زۆر دوورە لە واقعیت و ئیجازە نەدەن بەو هەراوهوریا سازکردن کە لە فەزای مەجازیدا هەیە بە حاڵ کەسانی جۆر بە جۆر سوء استفادە بکەن و ویا ڕۆژ بە ڕۆژ بە نیگەرانیەکان زیاد بکەن و بە فەزایەکی نامناسب خۆڵکەنن بۆیە لێرە هەموو شتێ لەسەرجێی خۆیەتی و فقط داوامان ئەوە بێ لە ڕەفیقەکان کە هاوکاریمان بکەن بە شێوەیەکی مناسب ئەو پرۆسەیش بەرینە پێشەوە هیوای سەرکەوتن بۆیەوە. زۆر سپاس کاک جەماڵ بۆ بەشداریت. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرەش گەشتینە ئەڵلقەیەکی تر لە زنجیرە بەرنمەیەکی تایبەت بە کۆنگرەی هەژدەی کۆمەڵە بە میوانداری کاک جەماڵ بزرگپور ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە. زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون و هیوادارین کەڵکی پێویستیشتان لەم بەرنامەی وەرگرت بێت تا بەرنمەیەکی تر هەر شاد و بەختەوەر.